لەسەر ئەنجام و دەراویشتەکانی کۆڕەوە مەزنەکەی ساڵی 1991 من لە ستۆدیۆ میوانێکمێ دکتۆر فەریاد فازڵ ئەکادیمیست و سەرۆکی ئینستیتیوتی خوێندنی کوردی لە بەرلین کە لە ستۆدیۆ لەگەڵمانە. دکتۆر بەخێر بێن بۆ ستۆدیۆی کوردستان 24. سپاس بۆ داوەتەکەتان. سڵاوم بۆ بینەرانتان و جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ. لە جەنابیشتان پیرۆز بێ دکتۆر جان. دکتۆر 34 ساڵ لەمەوە پێش خەڵکی کوردستان وەک ڕەتکردنەوەی زۆڵم و زۆرداری کۆڕەوێکی ملیۆنیان لەم ناوچەیە ئەنجامدا. ئەم کۆڕەوە لەو کاتەیە چەندێتوانی پەیامی خۆی بگێ؟ لە ڕاستیە ئەو کۆڕەوە نەدەبوو ببوایە، چونکە تاوانێکی گەورەیە بەرامبەر بە گەلێگەکرێ کە مناڵی سەربێشکە بکرێتە کۆڵ و کۆڕەوی پێ بکرێ. تاوانێکی گەورەیە بەرامبەر بە کەفتەکارێک دەکرێ، بەرامبەر بە نەخۆشێک دەکرێ کە ئەمانە نەیانتوانی وە بەرگری لە خۆیان بکەن و ناچار کراون زێدی خۆیان بەجێ بێڵن و کۆڕەو بکەن. کەوا بێ کارە ساتێکە پەڵەی عارە بە ناوچەوانی دنیاوە کە کورد بە ملیۆن کۆچی کرد، مناڵی سەربێشکە. ئێمە دیمەنەکانم لە بیرە ئەو کامیرەمانانەی ئەوروپا کە گەیشتبوونە کۆڕەوەکە پیشانیان ئەو مناڵانەیان پیشان دەدا کە لەو سەرما و سۆڵەیەدا لەو قڕ و چڵپاوەدا لەدایک بوون. ئەمە وێنەیەک بوو دڵی ئێمەی هەژاندبوو، ئەمە وێنەیەک بوو وای لێکردبووین ئارامی لێبڕی بووین کەوا بێ کۆڕە و پەڵەیەکی عارە بە ناوچەوانی هەموو ئەوانەوە کە کردیان وەکە بەداخەوەمەوانی کە ئەو کردەوەیان کردو هێشتا لە ژیاندان، هێشتا نەوەکانیان لە ناودایە. ئەو سیستێمە تا ئێستا نەگۆڕاوە، چونکە تۆ دەبێ بێی عەقڵی ئەوانە بشۆیتەوە بەرامبەر بەنەتەوەی کورد و تیان بگەینی کە مەگەلێکە غەدری بەرامبەر بە کەس نەکردووە، ماڵی کەسی وێران نەکردووە، نەچۆتە سەر کەس لە خاکەکەی خۆیدا و ئێمە لە ناویان دەبین. اینجا ئەمە لە سیستێمی خوێندنی بۆ نمونە عێراقدا دەبێ بگۆڕێ، دەبێ باسی ئەنفال بکرێ، دەبێ باسی جینۆساید بکرێ، دەبێ باسی چیمیاباران بکرێ، ئەبێ مناڵێکی عەرەب لە بەسرە، لە بەغدا، لە کەرکووک، لە هەموو جێگاکانی تر بزانێ ئەنفال چی بووە، کەی ڕوویداوە، جینۆساید چی بووە، بەرامبەر بە چێ کراوە، چیمیاباران چ جێگایەکی پێوێران کراوە کە ئێمە هات و پەروەردەیەکی ڕاستمان هەبوو. دەوڵەتێکی عێراقی کە ئێستا لە ساڵی 2003وە کە ئێستا 2025 نزیکەی 22 ساڵە چەندەها ڕژێم لە بەغدا هاتنە سەر حکم، کاریان بۆ ئەو مەبەستە نەکردووە. کەوا بێ دووبارەی دەکەمەوە کۆڕە و پەڵەی عارە بە ناوچەوانی هەموو ئەوانەوە کە کردیان و بە ناوچەوانی ئەوانەشەوە کە بەرگریان لێ نەکرد. باش، پێت وایە عەقڵیەتە گۆڕانکاری بەسەرە هاتووە کە کورد بەو چاوەوە سیر نەکات کە خەڵکی پلە دوو خاوەن ماڵ نین لەم ناوچەیە و هەمیشە هەوڵی دووبارەکردنەوە و سێبارەکردنەوەی ئەو تاوانانە بدەن کە بەرامبەر بە خەڵکی کوردستان کراوە. بەداخەوە من ساڵێ لەمەوبەر لەگەڵ جەنابتانە لەم ستۆدیۆ هەر لە عینن ڕۆژە دووبارم کردەوە، وتم کۆڕە و برینێکە هەموو دەقیقەیەک ڕەنگە بکولێتەوە. کەوا بێ کارە ساتەکان بەداخەوە ئێمە ئەبینین ڕاستە ئێمە دڵمان بەوە خۆشەکە لە ڕۆژهەڵاتی ناوە ڕاستدا کۆمەڵێ گۆڕانکاری بەڕێگاوەیە و ئەگەر ئەم گۆڕانکاریانە ئینسافی تێدا بێ، واتە ئەگەر بێت و بە ئینساف بەرەو ڕووی کارەکان بچن، کورد دەبێ لە هەموو ئەو وڵاتانەدا کە تێیدا دەژی بە ئێران و بە سووریا و بە تورکیاوە دەبێ فیدراسیۆنێکی تایبەتی خۆی هەبێ و لە وڵاتەدا بشی. ئەگەر بۆشی هەڵکەوت دەوڵەتێکی سربەخۆی هەبێ، بۆ عەرەب دەبێ 22 دەوڵەتی هەبێ لە ماوەی 100 ساڵە دروستیان کردبێ. بۆ ئەگەر وا قەدەر وای کرد، ئەوە بەدڵی من نییە، من ئاواتە خوازم کورد دەوڵەتێکی هەبێ. بەڵام ئەگەر دراوسەکانمان ڕێگامان نێن، ئەگەر باسی دیموکراتیەت بکەن، بڵێن لە ئێرانە دیموکراتیەت هەیە، ئەوە دەبێ ئەو دیموکراتیەتە مافی کورد مسۆگەر بکە. ئەگەر بڵێن لە تورکیا هەیە، بێ مافی کورد مسۆگەرکردن دیموکراتیەت جێگای نابێتەوە. ئەگەر عێراقیش دەبێ بەخۆیدا بچێتەوە. ئەو سیستێمی پەروەردەیە کە لە ساڵەکانی 20ەکانەوە شۆڤێنیەکی عەرەبی وەک ساتە حوسەری دایڕشتووە تا ئەمڕۆ لە عەقڵی
پەروەردەی عێراقیە لە کاردایە کەوا بێ ئێمە نابێ کتێبەکانی عێراق وەربگێڕین ئێمە ئەبێ پەروەردەیەکی تایبەتی نەتەوەیی خۆمان هەبێ ئەبێ هۆشیاری نەتەوایەتی بڵاوکەینەوە لە ناو منداڵەکانمانە نەوە لە دوایینەوە پیان گەێنین مناڵەکانیشمان دەبێ بەڕاستی بەردەوام بزانن ئەنفال چی بووە چیمیا باران چی بۆ جینۆساید چی بوو زۆر باش ئێمە ئەو عقلیەتە ناسین لە عێراقا کە چۆن مامەڵە لەگەڵ کورد بە شێوەیەکی گشتیەکات لە ناو خۆمانە چیمان پێویستە کۆڕە و چۆن بۆ ئێستامان ببێ بە پندێک بۆی ئەوەشی هەمانە نەکەوێتە مەترسی زۆرم پێخۆشە و قسەیە دەکەیت با لێرەدا ناوی مەزنترین شاعری کورد ئەحمەدی خانی بەرم ئەحمەدی خانی 330 ساڵ لەمەوبەر جوانترین شانامە و جوانترین چیرۆکی بۆ کورد نووسیوە ئەحمەدی خانی لە مەموزینەکەیدا دەڵێ گەردی هەبووە مەپادشاهەک لایق بدیە خودی کوڵاهەک تعین ببوویەش بۆوی تەختەک زاهیر ڤەد بووش بۆ مەبەختەک ئەڵێ ئەگەر پاتایە و ئێمە سەرکردەیەکمان هەبووە ئەگەر پاتایە و سەرکردەی خاوەنی تەختێک بووایە تەخت چێ بە سەرکردەی دەبەخشیە تەخت نەتەوە بە سەرکردەی دەبەخشیە ئەحمەدی خانی 330 ساڵ لەمە و بەرداوای سەرکردە دەکا هەموو نەتەوەکانی دنیا کە شوڕشیان کردووە لە پێناوی ئازادیە و ویستویانە ئازاد بن بێ سەرکردە ئازاد نەبوون سەرکردەش دەبێ وریا بێ سەرکردە دەبێ سەرکردەی تر پێگەێنێکە لە دوای خۆی جێی بگرنەوە چونکە گەلێ وڵاتماندی بۆن من ئەڵمانیا ڕۆژهەڵاتماندی کاتێک کە لە ساڵی 1970دا ڕووخا لەبەرەوەی سکرتێری حیزبەکەیان کەسی تری ئامادە نەکردبوو وەک بەفر توایەوە کەوابێ ئێمە دەبێ چاومان لە سەرکردایەتی بێ دەبێ گەل سەرکردەیەک کاتیەوە هاتوو بۆ خۆی هەڵبژێری و ئەو سەرکردێش حەکیمانە ئەو نەتەوەیە بەرێ بە پێشەوە ئەمە کە ئەحمەدی خانی ئەڵێ گەردی هەبووە مەپادشاهەک ئەحمەدی خانی پیاوێکی سوفی بووە ئەحمەدی خانی عەشقێکی لە دەروونە بووە بەرامبەر بەخوایە کە خۆشی ویستووە ئەحمەدی خانی عیرفانیەکی گەورە بووە سوفیەکی گەورە بووە خواپەرستێکی گەورە بووە کەچی لەگەڵ ئەوەشدا دەڵێ ئەس مامەد حیکمەتە خودێدا ئەڵێ سەرم لە کاری خوا سوڕماوە کرمانچ دەوڵەتە دنێدا هەموو کورد لە هەموو دنیاە ئایا بە چ وەجهمانە مەحروم بۆ چی وا مەحروم بوو ji بۆ چی بوونە بەحکوم بۆ بوونەتە ژێردەستە ئەمە خانی 330 ساڵ لەمەوبەر لە چیرۆکی مەموزینەکەیدا بە ئێمە دەڵێ ئەمڕۆ ئێمە لەکوێ داینە بەداخەوە ژێر دەستین ڕاست ئێمە ئازادیەکمان هەیە و لێرە لە بەردەمی تۆدا بە ئازادی من سەربەرزم بەم جێگایە کە ئازادی هەناسەی ئازادی تێدا هەڵدەمژم دوای 48 ساڵی ئاوارەی دەگەڕێمەوە و هەناسەی ئەم وڵاتە ئازادە هەڵەبژم بەڵام هێشتا وەک دەبینین دەچەوسێنرێینەوە وەک دەبینین مافی ڕەوای خۆمانمان پێ نادرێ ئەمە گرفتی ئێمە باش هەست ناکەی لەناو خۆشمانە هەندێک گروپ و تاقم دروست بووە کە زۆر بە خۆ بەکەم زانینەوە ئەیانەوێت ئەم هەرێمە بە هەموو شێوەیەک تەسلیمی بەغدا بکەن گوایە بەغدا مافەکانی ئێمە دەستە بەرەکات دوای ئەم هەموو ئەزمونە تاڵەی کە بەسەر خەڵکی کوردستانە هاتووە دوای جینۆساید و دوای ئەنفال و دوای کۆڕە و دوای ئەم هەموو کشت و بڕا ئێمە شایانی ئەوەین ئەم خۆ بەکەم زانیەوە لەم ناوچەی خۆمانە بژین ئەمە کارەساتێکی گەورەیە بەڕاستی وشەی خۆ بەکەم زانیم بۆ کورد زۆر بەنەنگی دەزانم کورد قەت خۆی بەکەم نەزانیوە لە هەر شوێکە دەنگمان هەبوو بێت لە ئەوروپا دەنگمان دلێر بووە و دەنگی ئێوەمان گەیاندووە ئەم گروپانە پیاوی خۆیان نین ئەم گروپانە لە مێژووی کورد تێنەگەیشتون ئەم گروپانە بەداخەوە ئەڵێم بەداخەوە داردەستی جێگایەکن کە هێشتا ئەمانیش لە ئەنفال تێنەگەیشتون کە چی بووە ئەنفال تێنەگەیشتون جینۆسایدی کوردان چی بووە تێنەگەیشتون چیمیا باران چی بووە تێنەگەیشتون هەموو کاتێک ئەمانیش وەکو ئەوانی تر چیمیا باران و ئەنفال دەکرێنەوە کەوا بێ کورد دەبێ یەک بێ
کورد دەبێ یەک بێ کورد بە یەک دەنگرە و دەباتەوە کورد بە پشگیری گرە و دەباتەوە کورد بەڕاستی بە دووبەرەکی و بە سێبەرەکی گرە و ناباتەوە و ئەوانەی لە جێگایەکەوە یارمەتیە گۆردەگرن بە ئەوە بزانن هەمووان و دەقەیەک ئەتواندی ئەو یارمەتیان لێ بسێنێتەوە و لێ ببڕێ کەوا بێ خۆشیان ماڵوێرانەکەن و کوردیش ماڵوێران دەکەن دەکەوا بێ با بیرکەنەوە نەخۆیان ماڵوێرانکەن نە کوردیش ماڵوێرانکەن. زۆر باشە پرسیارێکم هەیە بە کورتی کە باسی ئەوە کرد کە ئێوە وەکو جالیەی کوردی پێشتر لە کۆڕەوەکەی ڕۆڵێکی گرنگتان هەبوو لەم ڕۆژانە بینیمان لە ئاهەنگی نەورۆزە ژمارەیەکی زۆر بەرچاوی جالیەی کوردی لە کۆڵن کۆبوونەوە ئەم دیمەنە چه هەستێکی لای ئێوە دروست کرد؟ من زۆر خۆشحاڵ بووم بەو دیمەنە لە ساڵی 1970دا کە کۆڕە و دەستی پێکرد هۆنراوەیەکم نووسی بوو بۆ کۆڕە و یەمە سەر وەرامی پرسیارەکەت بۆ کۆڕە و کە بێ 5-6 زمان لە عینەن ڕۆژا وەرم جێڕا و بڵاوم کردەوە و دەنگانەوەیشی گەورەی هەبوو هۆنراوەکە کۆپلەیەکی لێ دەخوێن وەڵێ کۆڕە و شینی کۆڕەوی کوردانە کەس نازانێ بۆ شووە دەڕوا کۆڕە و سنوورەکان تەلبەند کراون داخراون ئەنفالە شیمیا بارانە جینۆسایتی کوردانە کۆڕەوە کارەساتە هەموو دنیا نابینایە چۆرە لە ئاستی کۆڕەوە چۆرە لە ئاستی ئازادی و سەرفرازی گەلی کووردا ئەوانەی کە چۆرە بوون کوردیان نەئەبینی با ئەمڕۆ بەو خۆپیشانانە 100,000 کەسیە چۆراییان دابێ بزانن کورد بە هەناسەی سەرکردایەتی بە هەناسەی بەرەو پێشبردن بە هەناسەی ئەوەی کە کۆنفیدراسیۆنێکی ڕێک و پێک دامەزراوە و کورد یەک دەخا لە ئەوروپا و وتەیەکی جەنابی سەرۆکەی حەزەکەم دووباری کەمەوە کە من خۆم بەشدار بووم لە کۆنفرانسی کۆنفدراسیۆنە کە دەڵێ با حیزبایەتی نەکەین کوردایەتی بکەین کەوا بێ ئەو دەنگەی کە ئێوە دیتان ئەو 100,000 کەسەی کە لە شەقامەکانی ئەوروپا لە شاری کوێلن بوون بە دەنگێک هاواریانە کرد کوردایەتی. بەڵێ دکتۆر فەریاد فازڵ ئەکادیمیست و سەرۆکی ئینستیتوتی خوێندنەی کوردی لە بەرلین سوپاس بۆ جەنابتان. سوپاس بۆ ئێوە.